علقمة دڵێ سألت أم المؤمنين عائشة رضي الله عنه وأرضاها دەڵێ پرسیارم لە دایە عائشەی کرد يا أم المؤمنين كيف كان عمل رسول الله صلى الله عليه وسلم هل كان يخص شيئا من الأيام دایە عائشە پرسیارێک لێ دەکەم دەربارەی عیبادەتی پێغەمبەری صلى الله عليه وسلم تەنها تایبەتمەندی دەکرد بە کاتێکی دیاری کراو دایە عائشە جوابی دەداتەوە قالت لا كان عمله ديما بەردەوام بوونە نەخێر تایبەتمەند نەبوو بە کاتێک و کاتێکی واز لە عیبادەت بینیم بەردەوام لە عیبادەتی خوای پەروەردیگار بەردەوام فإذا فرغت فانصب کە لە عیبادەتێک تەواو بووی بڕۆ عیبادەتێکی تر فەوڕی بەردەوام ڕاوەستان نییە لە عیبادەتی بەردەوام پێغەمبەر صلی الله عليه وسلم عیبادەتی خوای پەروەردیگار دەکرد لەبەر چی؟ چونکە بەردەوام بوون لەسەر عیبادەت هۆکارێکە بۆ خۆشەویستی خوای پەروەردیگار و بۆ ڕەزامەندی خوای پەروەردیگار إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا مودەی خوای یعنی مەوەدە لە خۆشەویستی زیاترە یعنی مەوەدە یعنی لەگەڵبوون بەردەوام لەگەڵبوون خۆشەویستی ناوهێنان هەموو ئەوانە پێی دەڵێن مەوەدە یعنی تۆ مەوەدەت دەبی لەگەڵ خوای پەروەردیگار